ئێرە بەشی لە دایکبوونی سروشتی تاوەری تەندروستی سمارتە. لێرەدا 24 کاتژمێر لە خزمەت خێزانە بەڕێزەکانداین. هەموو خزمەتگوزاریەکی تایبەت بە دووگیانی چاودێری کۆرپە لە سکی دایکیدا و لە دایکبوونی سروشتی ئەنجام دەدرێت. لێرەدا جیاواز لە لەدایکبوونی سروشتی پرۆگرامی هۆشیاری پێدان و ڕاهێنانی ماوەی دووگیانی بۆ خانمانی دووگیان بەردەستە کە بە ستافێکی کارامە و لێ هاتووەوە وەڵامی سەرجەم پێداویستەکانی تۆی خانمی دووگیان ئەدرێتەوە، وەک پشتگیریکردنی لایەنی دەرونی خانمی دووگیان، پێدانی زانیاری و ڕێنمایی تایبەت بە خانمان، کەمکردنەوە و نەهێشتنی ئازاری ماوەی دووگیانی بە ڕاهێنانی تایبەتی کاتی دووگیانی. بەشی منداڵبوونی سروشتی بە ڕەچاوکردنی ئەو ئازار و ناڕەحەتیانی لە ماوەی منداڵبوونی سروشتیدا هەیە چەند ڕێگەیەکی جیاوازمان بۆ کەمکردنەوەی ئازار و خێراکردن و باشترکردنی پرۆسەی منداڵبوونەکە خستۆتە بەردەم دایکانی عەزیز. منداڵبوونی ناو ئاو یاخود بەکارهێنانی بانیۆ ڕێگایەکی زۆر سروشتی و کاریگەرە بۆ منداڵبوون کە یارمەتی دایکەکە دەدات ئازاری کەم ئەکاتەوە و منداڵبوونەکەی خێراتر دەکات. بێگومان لەژێر سەرپەرشتی پزیشک و پەرستاری ژنان و منداڵبووندا ئەنجام دەدرێت و وەرزش و پۆزیشنی گونجاو بە دایکەکە دەدرێت تا کاریگەری ئاوگەرمەکە زیاتر بکات. ڕاهێنان و وەرزشی تایبەت بە هەر قۆناغێکی جیاوازی منداڵبوون کە یارمەتی خێراکردنی پرۆسەکە و کەمکردنەوەی ئازار دەدات بۆ دایکەکە هەست بە ئارامی زیاتر دەکات لە کاتی منداڵبوونەکەی. ئێپیدۆرال ڕێگەیەکی بەهۆشکاری خۆجێیە بۆ نەهێشتنی ئازاری منداڵبوون لەلایەن پزیشکی بەهۆشکاریەوە ئەنجام دەدرێت و چاودێری دەکرێت. کاریگەرەکەی لە دوای 10 بۆ 20 خولەک دەردەکەوێت. خانمەکە هەست بە ئازاری گرژبوونی منداڵدان ناکات تا کۆتایی هاتنی پرۆسەی منداڵبوونەکە. ئینتۆنۆکس بەکارهێنانی گازی نایترۆکسید ئۆکساید لە کاتی منداڵبوونی سروشتیدا. ئەم گازە لە ڕێگەی ماسکێکی تایبەتەوە لە دەمەوە هەڵدەمژرێت. کاریگەری لەسەر کەمکردنەوەی ئازاری منداڵبوون و دڵەڕاوکێ هەیە، پێک هاتووە لە تێکەڵکردنی لە 150 گازی نایترۆکسید و لە 150 گازی ئۆکسجین. ئەوەی گرنگە کاتێک منداڵێک بە دنیا دێ ڕاستەوخۆ لەسەر سکی دایکەکەدا دەنرێت و بەرکەوتنی پێز بە پێز ئەنجام دەدرێت لە نێوان دایک و کۆرپەلا بە مەبەستی ڕێخستنی پلەی گەرمی و هەناسەدان و لێدانی دڵی کۆرپەلا، پەیوەستبوون لە نێوان دایک و کۆرپەلا، زیادکردنی بەرهێنانی شیر لەلایەن دایکان و هەندانی غەریزەی برسێتی لە کۆرپەلەدا، دەردانی هۆرمۆنی ئۆکسیتۆسین کە ڕێگری دەکات لە خوێنبەربوونی دوای منداڵبوون. لە پاش لەدایکبوونی کۆرپەلا دەگوازرێتەوە بۆ لای پزیشک و پەرستاری منداڵان کە ئەوانیش پشکنینی گشتی بۆ کۆرپەلا ئەنجام دەدەن. ئەگەر دۆخی کۆرپەلە جێگیر بوو دەگەڕێنرێتەوە ئامێزی دایکی و دەست دەکرێت بە یەکەم شیرپێدانی سروشتی لەلایەن پەرستاری بە ئەزمون و شارەزا لەو بوارەدا. سمارت وەرچەرخانە.